سڵاوتان لێبێ بەنیتان باش دێرین زۆر سپاس لێرە باش خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانین سەرەتای ڕۆژێکی تازەیە بە هیوام ڕۆژێکی باش بێ و هەمومان بەو کار و پیشە و ئامانجانەی کە هەمانە هەوڵی بۆ بدەین ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دێرین لەگەڵتان دەبیت لە پرۆگرامی بیانی 24 چەند بابەتێکی گرنگ و پەیوەست بە ژیانی هەموو لایەکمان هەیە بە هیوام بتوانین بەیەکەوە بە وردی لەگەڵ میوانەکان قسە لەسەر بکەین. سپێرە باش کوردستانیان هێژاوەکی هەفکاری من ئاماژە پێدایمە ئەڤڕۆ چەندین بڕگە و بابەتێن جیاوازێت بۆ هەوا ئامادەکردی ئەڤڕۆ 24 هەچانوکە کەش و هەوای خۆشە و سات نەبووە لە ڕۆی زانستی و هیچ هۆکار بۆ وێ چەندێ هەنە ئەvە دەبیتە تەوەریمەیە ئێکێ دەرێدا بەحسی گۆڕانین ژینگە و کەش و هەوایکەن تەوەریمەیە دوێژ گەنجێکی بەهرەمەند بناوێکە هیتەیب کورتە فلیمەکە گەلک جوانە دروست کردی چەندین خەڵاتن جیهانیەت وەرگرتی دیگەلمەدا بمینن جادێرین ئێستا لە بواری فیلمسازیدا هەرێمی کوردستان پێشکەوتنێکی باشی بەخۆی بینیوە لە ماوەی ڕابردوو چەند مانگی ڕابردوو ساڵی ڕابردوو بینیمان هۆڵەکانی سینەما بەردەوام پڕ بوون ئەمە جێگای ئومید و جێگای خۆشحاڵی بینەران و هەوادارانی فیلم و فیلمسازان و ئەکتەران بوو لەلایەکی دیکە بابەتی کەش و هەوا ئێستا جیهان لە بەردەم مەترسێکی زۆر گەورەدایە زۆربەی کۆڕبەندەکان و ڕێکخراوی جیهانیەکان نەتەوەیە گرتوەکان هەموو کار لەسەرەوە دەکەن بە چڕی چۆن بتوانن ئەم کاریگەریە خراپانەی کە ژینگە و کەشەوە دروستی دەکەن کەم بکەن و لەگەڵمان بن. هەکار هەردەم مەیاگوت ئەگەرمە ببێتمە کۆمەڵگایەکە سەرکەفتی هەبیتن دەبێت ئەم گرنگیە بە وەزارەتە پەروەردە بدەین و جیلێکی ڕۆشنبیر بەرهەمێنین وەزارەتە پەروەردە حکوومەتە هەرێما کوردستانی لە ڕێگەی چەندین چاڵەکیان گرنگیان زیاتر بە هۆشیاری لە پێکڤەیی و باشترکردنا گوزەرانە منداڵە لە بەشێ ناوەندیەت خوێندنێ چاڵەکیان جۆرا و جۆر بۆ قوتابیان ڕێک دەخیت. پاراستنی ژینگە و خاک یەکێکە لە دروشمەکانی قوتابیان کە لە ڕێگای نمایشی شانۆیی گۆرانی کاری دەستیەوە پیشانی دەدەن بوونی ژینگەیەکی پاک کاریگەری گەورەی دەبێت لەسەر پاراستنی تاکەکانی کۆمەڵگا. ڕۆژی ژینگە ئەو ڕۆژەیە کە ئێمە پێویستە هەموو تاکێکی کۆمەڵگا یادی بکاتەوە و گرنگی پێ بدات چونکە بەجددی ئەگەر ئێمە ژینگەکەمان پاک نەبێت دوور بێت لە پاک و خاوێنی بێگومان ژیان تایدا ئەستەمە و چەندین نەخۆشی ئەگرین ئەگەر ئێمە پارێزگاری لە ژینگەی خۆمان نەکەین و پارێزگایی لە وڵاتەکەمان نەکەین بە ئێمەی مەکتەبی گەل پێویستە هەموو کەسێک تێبگەین کە ئێمە نابێت پارێزگاری لە ژینگەمان نەکەین پێویستە پارێزگاری لە ژینگەی خۆمان بکەین. یەکێک لەوانە سەرەکیانەی لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆسەی خوێندن زیاد کراوە وانەی ژینگەیە تاوەکو هۆشیاری زیاتر بۆ پاراستنی ژینگە هەبێت. ئێمە ئەمڕۆمان بە هەلێک زانی بۆی خوێندکارەکان و شیارکەینەوە لەسەر ژینگە پارێزی وەشک و ئاشکرایە لای هەمان بە ئام ژینگەی هەموو جیهان ڕوو لە پیسبوونەکە کوردستانیش بەشێکە لەوێ ئێمە پێوەستمان زانیکە قوتابیەکان ئاگادارکەینەوە هەر یەکە ئەگەر لە جێی خۆشیەوە بێ بتوانێت ژینگەی ئەو شوێنەی کەتیایە ئەژی بیپارێزێ هەم لە قوتابخانە بێ هەم لە ماڵەوە. چالاکیەکانی ئەم ساڵیەمە جیاوازترە بێت لە چالاکیەکان ئاژەڵ دۆستی ژینگە دۆستی هەڵمەتی نەمامچاندن هەڵمەتی پاکردنەوە و دابشکردنی کۆمەڵێ پۆستەری تایبەت بە ژینگە بە ناوەندەکانی خوێندن. ڕێکخراو و ناوەندەکانی تایبەت بە پاراستنی ژینگە چەندین پرۆژەی تایبەتیان بۆ ژینگە لە ناو ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکان هەبووە تاوەکو خۆشویستنی ژینگە بکرێتە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی پرۆسەی پەروەردە. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. ئەم بابەتە هی ئەوەیە لەسەری بوەستی و بەجددی کاری لەسەر بکرێ لە هەموو لایەکەوە چونکە بابەتی گۆڕانی کەش و هەوا و ژینگە کاریگەری ڕاستەخۆی بەسەر ژیان و تەندروستی هەریکێکمانەیە بە تایبەت لەم ساڵانەی دوایی کۆمەڵێک سووتانی دارستانەکانی ئەمەزۆن و تورکیا و چەند شوێنێکی ترمان بینی لافاو بوو مەلەرزەمان بینی بۆ هۆی ماڵوێرانی و ڕاگواستنی زۆرێک لە شار و بەشێکیش لە وڵاتان جا باز دەوە دەکەن مەترسیەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان چەندە و ئێمە چۆن دەتوانین زیاتر هاوکار بین بۆی ژینگەیەکی پاک و سەلامەتمان هەبێت
میوانێکمان لەگەڵ مە میێڤانداریە ڕێبەر مزوری شارەزای ژینگە و کەشوهەوای کردی تو بخێراتی گەلێک بەڕێ مەمنون دکتۆر ڕێبەر بەخێر بێی. زۆر سپاس زۆر مەمنون خۆشحاڵیدەم بەیانی زۆر لەگەڵمان سپاس زۆر مەمنون دکتۆر لەوە دەست پێ بوورە پرسیارەکە نانا بکاکە پرسیارەکە لەوە دەست پێ بکەین دەگوترێت ژینگە بەڵێ سنووری نییە ینی تەلبەند نییە وڵات بۆ وڵات ژینگە ئیتر هەوایە و ڕەنگە من و دراوسێ کەشم یەک هەوامان بۆ بەیان کاریگەری ئەو لەسەر من کاریگەری من لەسەر ئەو زۆر بێت ئێمە چۆن بتوانین لە هەرێمی کوردستان خۆمان سەلامەتتر ڕابگرین چی بکەین بۆی ژینگەیەکی پاکترمان هەبێت بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەر و بیسەرانی کوردستان 24 باش لە نەتیجەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە ئێستا لە جیهان دەگوزەرێ هەر وڵاتێک بە پێی شوێنی جوگرافیا خۆی ڕۆبەڕۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا بووتەوە و هەروە هەروەکو بە خۆت باست کرد ژینگە سنوورێکی دەستکردی نییە کە کومەلە وڵاتێک بە ئارەزووی خۆیان ژینگە بەکاربێنن بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆیان بێگومان کاریگەری سلبی دەبێت لەسەر وڵاتانی دراوسێ و لەسەر وڵاتەکانی دەوروبەر کەواتە کارکردن بۆ ژینگە پێویستی بە کارکردنێکی پێکەوەیی هەیە لەسەر ئاستی جیهان ئەو کۆڕ و کوربەندانەی کە ئێستا لە جیهان دەگوزەرێن دەکرێن بکرێنە پرینسپل دەکرێن بکرێنە بناغە بوو باشترکردنی ژینگەی جیهان و هەروەها بوو کەمکردنەوەی دەرهاوێشتەکانی گازە ژەهراویەکان بوو ناوبەرگی هەوا جا چەند ساڵێکە دەتوانم بڵێم زیاتر لە 20 ساڵێکە کە ئەو کوپانە ئێستا لە دنیادا دەکرێ هەمووی مەبەستی ئەوەیە کە چۆن بتوانن ژینگەیەکی تەندروست بۆ هەموو هاوڵاتیانی جیهان بڵێن بەردەست بکەن کو دەتوانن تەکنۆلۆژیا بە شێوەیەکی وا بەکاربێنێت کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا کەم بکرێتەوە نەک کە زیاد بکرێت جا هەروەکو خۆت باست کرد مەتەلەن ئەگەر ئێمە لە عێراق تەماشا بکەین زۆر جار لە کوردستان ئێمە ڕوبەڕۆ هەندێک کێشە دەبنەوە کە سەرچاوەکەی کوردستان نییە بەڵکو سەرچاوەکەی عێراقا یان وڵاتە عەرەبیەکانن یاخود وڵاتانی دەوروبەر بن کەواتە بووی ئێمە دەڵێن دەبێت کێشەکە لەسەر ئاستی جیهانی چارەسەر بکرێت چۆن هەندێک شت هەیە تو هەرچی بکەیت و کێشەکەت پێ چارەسەر ناکرێت بۆ نمونە هاتنی خۆڵبارین لە هاویندا کە کوردستان چەند جارێک تووشی خۆڵبارین بووە ئەمە سەرچاوەکەی کوردستان نییە ئێمە هەرچی بکەین ئێمە ناتوانین ئەم خۆڵبارین ڕابگرین بەڵکو پێویستە کێشەکە لە بیابانەکانی خواروی عێراق و عێراق چارەسەر بکرێت دکتۆر نوکە 24/11 وەکی گوتە سەرما گەرمایە دەست خودێدا بەس ئەو بووە سەبەبی هەندێ مەسەلەن و کاریگەریە کەش و هەوای ژینگەیە کار لە هەندێ بکەتن کونوکە دنیا زۆر سارد نەبووە یان وەختێ باران بارینەیە وەختێ مازنێت مەدەبێن دەبێت پاییزێدا بەفر هات بە مانگایەک جارەکاتی بەفرەکاتی هات بە جا زۆر جار من دەڵێم با ئێمە وشەی گۆڕانکاری کەشەوە لە لایەکدا بنین بێن تەماشای واقعەکە بکەین ئەگە تەماشای واقعەکە بکەین لە ساڵی 90ەکان یان لە ساڵی 80ەکان سەرما لە کوردستان سەرما و بارانباری لە مانگی دەستی پێدا کرد حتا ئەگە بێت تەماشای داتەکانیش بکەین لە مانگیدا ڕێژەیەکی بەرچاوی بارانباریە بەڵام ئەگەر لە پاش ساڵی 2000ەکان تەماشا بکەین دەبینین نە مانگی 10 و ئێستا مانگی 11 کەوا بارانبارینەکان بە شێوەیەکی زۆر کەمی کردیتەوە بە تایبەتی لە عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش کەواتە ئەمە ئەوەمان پێ دەڵێ کە بەڵێ گۆڕانکاریەکەیە لە گۆی زەوی کە بەڵێ ڕێژەی بارانبارین بە شێوەیەکی بەرچاو کەمی کردیتەوە کە بەڵێ بارانەکان لە کاتی خۆیاندا نابارین تو مثلەن ئەگەر باران لە کاتی خۆدا نەبارید بۆ هەر سێکتەرێک سلبیاتی خۆی دەبێت بۆ هەر سێکتەرێک کاریگەری سلبی لەسەر دەکا جاکەواتە لە واقعدا بەڵێ گۆڕانکاری کەش و هەوا هەیە چونکە زۆر کەسەنە ئەسڵم باوەریان بە گۆڕانکاری کەش و هەوا نییە بەڵام ئەگە تو تەماشا واقعەکە بکە لە واقعەکەدا ئەم گۆڕانکاریە زۆر بە وازحی دەبیندرێت لەوەی کە بەهۆی ئەو لافاو و مەلەرزانە بەشێک لە شوێنە کوشت و کاڵیەکان تێکچوون ئەمەش کاریگەری لەسەر کەم بوونەوەی خۆراک و هەموو ئەمانە دروست دەکەم کاکتۆر ئێمە ئەگە بەراوردێک بکەین بۆ نمونە هەرێمی کوردستان وەرگرین لەگەڵ بەشێک لە وڵاتانەی کە دەمێکە وڵاتن پاڵاوگە کارگەی زۆر گەورەیان هەیە
ئەمانە تا چەند جیاوازی دروست دەکە لە نێوان ژینگە وڵاتێک بۆ وڵاتێکی تر شارێک بۆ شارێکی تر ئێمە بەراورد بە وڵاتان ڕەنگە کەمتر کارگە و پاڵاوگەمان هەبێت ئێمە لە کوردستان بەڕاستی نەبووینە سەرچەوەی پیسبوونی جیهانی نەبووینە سەرچەوەی پیسبوون یاخود تێکدانی ژینگە بوو دەوروبەرەکانمان بەڵکو ئەوان بوونەتە سەرچەوە بوو تێکدانی ژینگە ئێمە بەڵام ناشکری ئەمە بڵێن کە ئێمە سەرچاوەنین بوو پیسبوونی ژینگە دەبێت ئێمە ئەوەی بمانەوێت لە بەکارهێنانی بڵێن پاڵاوگە و موالیدەکان بە کەیفی خۆمە بەکار کە کار لەمە ناکە لە کوردستان ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو پیسبوونی هەوای کە هەیە بەڕاستی ئێمە دروستمان کردیە ینی بە واقعی بین ئێستا لە شارێکی وەکو هەولێر کە سەرچاوی کارەبا لە موالیدەکان وەردەگیرێت بێگومان ئەو موالیدانە چەندان گازی ژەهرە و ئێستا بۆ گۆڕانکاریە پرۆژەی ڕووناکی بەڵێ پرۆژەی ڕووناکی بڵێ بێگومان ئەو موالیدانە سەرچاوی سەرەکی پیسبوونی ژینگەی هەولێرن لە پاشان بە دەرەجە دوو پاڵاوگەکان بەڵام ناکرێت تو بڵێ لەم سەردەمەدا تو من بڵێم دەبی پاڵاو گەشت ڕاوەستی تو دەبێ ئیش ڕاوەست ئێمە دەبێ ژینگە نابێت یەک گەردێکی پیس بێتە ناو ژینگە نەخێوان نییە ئەگەر پاڵاوگەکان بە پێی ستاندەرێکی جیهانی تا مەزرێن کاریگە ینی پیسبوونی ژینگە زۆر کەمە ینی ڕێنمای ژینگایەکان بەڵێ بێگومان ئەگەر ڕێنمای ژینگەکان جێبەجێ بکەن و هەروەها شوێنی دروست گرنگترین شت ئەوەیە لە پرۆژە پیشەسازیەکان تو شوێنی دروست هەڵبژێری بەداخەوە لە کوردستان شوێنی دروست بۆ پرۆژە پیشەسازیەکان باش هەل نەبژێراون کەواتە چۆن دەبیت و گرنگترین شت لە دروستکردنی پاڵاوگە و پرۆژە پیشەسازیەکان دیاریکردنی ئاراستەی باە کە دەبێت بە ساڵانە وەرگیری بە چەند ساڵێک وەرگیری بۆ ئەوەی بزانی کە ئاراستەی باەکە بەرەو کامەلایە نەکەوە تو بڵێ ئاراستەی با 100% بەرەو شاری هەولێر بیت و پاڵاوگە لەو شوێنەدا بنێ پاڵاوگە ئەو پیسی و ئەو هەوا پیسی هەموو دێنەوە ناو شاری هەولێر کەواتە دەکرێت پاڵاوگە هەبێت دەکرێت پرۆژەی پیشەسازی هەبێت بەڵام بە پێی ڕێنمایی و ستاندەری جیهانی و هەوڵێکی شەیە بۆ ئەوەی کە موالیدەکان لە ناو شاری هەولێر را بدرێن بێگومان ئەمە کاریگەریەکی زۆر ئیجابی دەبێت یعنی هەوای هەولێر بە شێوەیەکی بەرچاو خەوێن دەبێت مامسە بەس هەوای هەولێریان دەوروبەرش بێگومان دەوروبەریش نەک هەر تەنها هەولێر هەموو عێراق هەوای هەموو عێراق پیسە تەنانەت بەغداد ئەمە چەند ساڵێکە دەبێتە یەکێک لە پیسترین شارەکانی جیهان و وڵاتی عەرەبیەکان بەغداد کە پایتەختێکی گەورە و گران زیاتر لە 10 ملیۆن کەسی تێدا دەژی چەند ساڵێکە لە ڕێزبەندی پیسترین شارەکانی جیهاندا هەموو لەبەر ئەو موالیدە و ئەو مەسفە نزیکانەی ناو شارەکە و هەروەها ئەو ئۆتۆمبیلە کوونانێک کە لە ناو شاردا بەکاربێنێت دکتۆر جا هەر لەسەرەوەی کە باست لەوە کرد بەغدایەکێکە لە پیسترین شارەکان هەر پێم وابێ دوێنێ بابەتەکەم خوێندەوە لەسەرەوە پێنجەمین وڵاتە لە پیسی ژینگەی عێراق هەر بەگشتی چۆن ئێمە لە هەرێمی کوردستان بتوانین هۆشیاری ئەوە بڵاو بکەینەوە بۆ خەڵکەکەمان بۆ نەوەکانی داهاتوومان ئێمە لایەنی کەم بتوانین هەرێمی خۆمان شارەکانی خۆمان تۆزێک جیاوازتر بێت لە ڕووی ژینگەییەوە بەراورد بە شارەکانی تری عێراق جا لە کوردستان ئەم وەزعەکە باشترە وەکو عێراق خراپ نییە بەڕاستی ینی کوردستان بە پێی هەلکەوتەی جوگرافیایی بە پێی ناوچە شاخەویەکان لە ڕۆی گۆڕانکاریەکانی کەشوهاو ئەوە خراپ نییە بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئێمەش دەبێ هۆشیار بین تاک دەبێ هۆشیار بێت بڵێن ڕێکخراوە مەدەنیەکان بڵێن حکوومەت هەندێک شتەیە لە ڕووی ژینگەیەوە دەبی گرنگی پێ بدرێت یعنی ئێستا گەرەمە زۆر فۆکەسمان هە لەسەر شاری هەولێرە مەثەلەن شاری هەولێر ئێستا شارێکە خواستی لەسەرە خەڵک لە بوو خوێندن لە بوو کارکردن لە بوو گەشت و گوزار ڕووی تێدەکات تەنانەت ئێستا بڵێن خەڵکانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بەهۆی گۆڕانکاریەکان و کەشوهەوا هاتوونەتە شاری هەولێر جا ئێمە دەبێ پلانێکی گشتگیرمان هەبێت لە باشترکردنی ژینگەی شاری هەولێر چ بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بێت چ بە هەبوونی ڕووبەری خاکی بێت چ بە هەبوونی پرۆژەی گەشتیاری بێت لە ناو شاری هەولێردا واتە ئەوە نییە کە تو بڵێ مەثەلەن ئێمە هەر ئەم شارە بەرزکەینەوە و بیکەینە بە عیمارە و بیکەین بە
کۆنکریت و بیکەین بە قێڕ و چزانم چ پاشان لە کوتاییدا بڵێن ئێمە پێڕان نەگەیشتیان نازانم ئەمە پێویستی بە کارکردنە یەکەم جار حکوومەت پاشان تاک پاشان ژینگە مڵکی هەمومانە یعنی ئەگەر ژینگە تێک چوو کاریگەری سلبی بۆ مرۆڤ بۆ هەمووان دەبێت یعنی ئێستا بەپێی راپۆرتەکان ئەو راپۆرتانەی کە ئێستا بڵێن ڕێکخراوەکانی سەربەنەتەوەی گرتوەکان بەڵاویان کردەوە دەڵێن لە هەر 8 کەس مردن لە دنیا یەکێکیان بەسەبەی پیسبوونێکی ئەو هەوایە بێگومان ڕێژەیەکی زۆر زۆرە لە نەتیجەی ڕوودانی لافاو ساڵانە زیاتر لە 40 ملیار دلار زەرەر بە وڵاتەکان دەکەویت بەپێی ئەو داتانێک کە ئێستا بەردەستە باس لەوە دەکەن کە ساڵانە 40 میلیۆن لە 50 میلیۆن خەڵک بەهۆی وشکە ساڵیەوە وڵاتی خۆیان و شوێنی خۆیان بەجێدێرن لە عێراق باس لەوە دەکەن کە 7 لە 8 میلیۆن خەڵک تووشی جەفاو بووە تووشی وشکە ساڵی بووە جا ئەم داتانە بەڕاستی داتای زۆر و ترسناکەن ئەگەر کێشەکە چییە کێشەی پرۆژە ژینگەیەکان دوو کێشەی زۆر گەورەیان هەیە یەکەمیان پرۆژەی زۆر مکلفن یعنی ئەتوو بە 2 میلیۆن دلار ناتوانانی هیچ بکەی پرۆژەی ژینگەی تو دەبی تعامل لەگە 100 و 200 و 300 میلیۆن دلار بکەی ئەمە یەک دووەم شت پرۆژەی دوورمەودان یعنی بڵێن ئەگەر عێراق سبەی دەست بە پرۆژێکی ژینگە بکە لە 2025 تو لەوانە نەتیجەکە لە 2035 ببینی بەڵام کە دەست پێ نەکرێ ئێستا عێراق وڵاتێکە ساڵ بە ساڵ کاولترە لە ڕووی ژینگەیەوە کاکتۆر جا هەر لەگەڵ ئەو باست لە هەندێک داتەوە ئامار کرد بابەتێکی دیکە هەو کە پەیوەست بوو بە تەندروستی مرۆڤ ینی لە ڕووی ژینگەی و کاریگەری ژینگە و کەشەوە لەسەر مرۆڤ چەندە ینی یەک لە بابەتەکان باسی لەوە دەکرد تاوەکو ساڵی 2050 ڕەنگە بەهۆی ئەو لافاوانە و کەمبوونەوەی بەروبوومی کشتتوکاڵی و کۆمەڵێک بابەتی تر خۆراک کەم بێتەوە ئەگەر بژینگە بەم شێوەیە بەردەوام بێت لە هەمان کادا دەبێتە هۆی ئەوەی گەشەی منداڵەکان و نەوەی داهات و زۆر کەم بێتەوە ڕێژەی کورتەباڵا بە نزیکەی سەروی چەند سەد میلیۆنێک بێت ئێمە باسی هەولێر بکەین کاریگەری ئەم هەموو پلاستیکە ئەم هەموو کەلوپەلە سەفەریانە چییە لەسەر ژینگە چۆن بتوانین خۆمان لەمانە بەپارێزین یان ئەمانە شتێکی وا دروست ناکەن جا بەنسبەت یعنی کە بە شێوەیە گشتی ئەو پلاستیکە و شتانە ئەمە بابەتێکی تەواو جیاوازە پێویستە یەکەم جار بە یاسا بکرێت یاسایی بڵێن ئەو مادانە کە پێویستە دابەش بکرێن ئەم خرش و خۆڵاکە دابەش بکرێن مەثەنە بۆ چەند سنفێک بۆ چەند کلاسێک کە بە پێی یاسا تەعاملیان لەگە بکەن بێگومان خراپترینیان ئەم مادە پلاستیکانن ئەم مادە پلاستیکانن و بە شێوەیەکی زۆر بەرچاویش ئێستا لە هەرێمی کوردستان بەکاردن بەداخەوە بەڵێ ئێستا گەر تەماشای وڵاتە ئەوروپیەکان بکەین تەنانەت ئەگەر کەت و دەچی لە بۆ کافەیەک ئەو گلاسێک کە دەدەنی گلاسێکی کارتونیە کاغەزە بەڵام لێرە تەماشا بکە چییە هەموو لایلونە جا بەڕاستی لە عێراق مادەی پلاستیکی زۆر بەکاردێت و هەروەها بە پێی توێژینەوەکان ئەم مادە پلاستیکانە بوو زیاتر لە 100 ساڵ لەناو خاک دەدەمینێتەوە کەواتە ئەگەر سیستەمێکی ریسایکلینگی تەواو نەبێت باش نەبێت دووبارە بەکارینانەوە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی دەبێت لە بوو سەر ژینگە و هەروە لە بوو سەر بە هەندێک ترسەکە کەم بکەین و لە کەشەوە بڕۆین لەسەر ژینگە هەندە قسە دکتۆر دام بەحسین بکەین قەهوە خۆڤە خۆکەرم کە دبێن زستان ئەف ساڵە دێ زۆرە سارد بی دبێن سەبەب چیە چونکی هاوینە ئەف ساڵە زۆرە گەرمە ئەvە چەند پەیوەندی پێک بە هەیە و ئەvە چەند ڕاستە پرسیاری بادینی جواب دەمەوە ڕاستی پێشبینیکردنا ئاو هەوای زۆرە زەحمەتە من gelek pê seyre wextê ku ez bînim sosyal medya kesek dibêjte ev sala dê zora sar bît ev sala dê zora gerim bît an baran dihênde barît an dil filan rojê bû me emane tenha qisene yani zanist negêşte ew astey kewa bizanî key bû me lerzedê key baran dê key nazanim çi
دەتانی هەورەکان بخینتەوە چڕیان بارستەیان قەبارەیان بڵێم چ بەڵام ناتوانانی بڵێ لە فلان دقه 10 میلیمتر بارانە دەباری جا بەڕاستی پێشبینیکردن زانست تعامل لەگە واقع دەکا ئێستا مەثەلاً ئێمە کە توێژینەوە دەکەین بۆ نمونە کە من توێژینەوە دەکەم لەسەر شوێنێکی دیاریکرا و تەماشای داتای 10 ساڵ 20 ساڵی پێشتر دەکەم ئەمە داتایەک کە بەردەستە دەی داتەکە دەخوێنیەوە شیکردنەوەی بوو دەکەی پاشان بڕیار دەدەی بۆ نمونە ئێمە بە توێژینەوە گەیشتینەوە ئەو قسەیە کە بڵێم پلەی گەرمی لە کوردستان لە 20 ساڵی ڕابردوو 2 پلە و نیو زیادی کردیە ئەمە بە بەکارهێنانی مانگی دەست کرد بە بەکارهێنانی سیستەمی زانیاری جوگرافی گەیشتنە ئەم داتایە کە تو بڵێ تەنها یەک قسە بکەی بڵێ پلەی گەرمی لە کوردستان 2 دەرەجە و نیو بەرز بوویتەوە ئەم قسەیە من 6 مانگ ئیشم لەسەر کردیە 6 مانگ ئیشم لەسەر کردیە جا بەڕاستی پێم سەیرە کەسێک لە سوشال میدیا دەڵێ ئەوەندە بارانە دەباری ئەوەندە لافاوە دێ وڵاتێکی وەکو ئیسپانیا کەوا مانگی دەستکردی تایبەتیان هەیە کەچی پێش دوو هەفتە گەورەترین لافاوی لێ ڕوودا و زیاتر لە 200-300 خەڵک گیانیان لە دەستدا و هەروەها زیاتر لە $1 ملیار زەرریان پێگەیشت کەچی زۆرش ئاوارە بوو کەچی پێشبینیشان نەکرد جا من کرە سوورانی جا لەبوو جوابە کات بەڕاستی پێشبینیکردن زەحمەتە بەڵام ئایا ئێمە لە وەختێکی خراپ داین لەبوو بارانبارین ئێستا بەڵێ بێگومان زۆر خراپە بەڵێ بێگومان ئێستا بارانبارینەکان زۆر دووە کەوتن بەڕاستی یعنی ئێستا بڵێن مانگی 12 تاکو ئێستا بڕێکی زۆر کەم بارانباریە بەڵام ئەتو ناتوانانی لەسەر مانگی 10 و 11 قرار بدەی ئێمە مانگی 1 و 12مان هەیە مانگی 1 مانگی 2 تا مانگی 3 دەبی چاڕێ بکەی ئەو جا بڕیار بدەیت بەڵام پێشبینیەکان چیە مەسەرەن پێشبینی هەندێک مۆدەلی ئیحسایی هەیە ئێمە بەکاریان دێنین پێشبینی دەکەن مەثەلاً زۆر جار لە عێراق ئەگە تەماشای عێراق بکەی دەڵێن لە عێراق لە ساڵی 2018 وشکە ساڵی بووە 2020 2022 ئەگە تەماشا بکەی ژمارەکان جوتن زۆربەی کەس وا بدەچین کە 2024ش ساڵێکی وشکە ساڵی بخوانەکە ئەمە ئەو داتانە کە پێشتر ڕووداوە مەثەلاً پێشتر لە عێراق ئەگە لە 2000 وەرگیری مەثەلاً 10 ساڵ جارێک سۆڕێکی وشکە ساڵی ڕوودەدا بەڵام ئێستا هەر ساڵێک نە ساڵێک دەبتەوە زۆر سپاس دکتۆر ڕێبەر بە هیوان کە نزاش دەکەین بارانی ڕەحمەت ئەم ساڵ و ساڵانی داهاتوش لە جیهان بەگشتی و تایبەت لە هەرێمی کوردستان ببارێ شەمال جەبار یاسین ئاکنجیەکێ شارێ هەولێرەیە و bi şêx hatiye naskirin di sosyal medyayê de. Bi navûdengê hezeka bêsnûra hey bo cilûbergên Kurdî taybet eger bi dest jî keresteyên siruştî durust kiribin, Şemal têkeliyeka ciwan di navbera resanatî û nêkiriniya cilên Kurdî de dikiriye. Ji bo reng û tiştê wî gelek taybetin. من شەمال جەبار یاسین ناسراو بە شێخ شەمال دانیشتووی شاری هەولێرم طبعا ئەوە ماوەکە مەرەقی جلکی کوردیمان کردیە بەس شێوازەکی نوێ بەڕاستی ڕەنجی کراوە و ئەو شتانەمان تێخستە ناو جلکی کوردی ئەو نەوعە قماشەکی خاصە طبعا ئەوە دوو مانجی پێوە دەبن ئەوجا ئەو قماشە چا دەکرێت بەخۆی سێ ڕەنجی ئەساسی هەیە ڕەشە سپیە قاوەیەکی کاڵە ئەوە ڕەنجی مەرەزی کە پێی دەڵێن بزنی چڕ ئەو مەرەزەش دوو جۆری هەیە جۆرەی هەیە پێی دەڵێن مەرگە جۆرەی پێ هێڵێن ئیزاخۆی
طبعا ئەوە سعریشی لە 7 وەرەقە دەست پێ دەکە حتا 15 وەرەقە 20 وەرەقە هەیە بە 25 وەرەقە من شتێکی نوێم خستە ناو ئەو مەرەزە ڕەنجی کراوە طبعا ڕەنجی کراوە جوانترە دیارترە لە ڕەنجی تۆخ و قاوەی و ڕەشەوە حەزەکە من دائیمە ڕەنجی کراوە بێت. من داوا دەکەم لە هەموو خەڵکێک ئەو جلە لەبیر نەکە دائیمەن ئەگە مناڵی هەبی بۆ مناڵەکانی چاکە مناڵەکانی دائیمەن شەرم نەکەن جلی کوردی لەبەرکەن بۆ جەژن بۆ مناسەبە ڕۆژی جلی کوردیمان هەیە کە ئەوە جلێکی ڕەسەنە دەبی لەبیری نەکەن دائیمەن حەزەکەین ئەمە شت بگۆڕین یعنی بۆ پێشەوە ببین و نهێنین لە جێی خۆی بیتن تەتەوری پێ بکەین. بابەتێکی ترمان هەیە ئەمە هەم راپۆرتێکی لەسەر دەبینین هەمیش بابەتەکە دەبێتە تەوەر پەیوەستە بە توانای گەنجی کورد فیلمی دیکۆمنتاری لە ژێرباری ژیاندا لە دەرهێنەری کەهیتی تەب لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 8مین فیستیڤاڵی کوردی لە نیویۆرک بۆ ئامادەبوانی جیهان پێشکەش کرا کە فیلمی لە ژێرباری ژیاندا وەک باشترین فیلمی ساڵ لە نێوان سەدان فیلمی جیهانی لە میلان و ئیتالیاش خەڵاتی بەدەستێناوە تاوەکو ئێستاش بەردەوامە لە پەخشکردن. دوای بەدەستێنانی خەڵاتی باشترین فیلمی ساڵ لە نێوان سەدان فیلمی جیهانی لە میلان و ئیتالیا فیلمی لە ژێرباری ژیاندا ئەمجارە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشکەشی بینەران کرا. فیلمەکە بەگشتی باسی کێشەکانی کوردستان دەکات و بە تایبەتی باسی کۆڵبەران دەکاتن. شەمی فستیڤاڵی نیویۆرکی کوردی لە نیویۆرک بەشدار بووم لێرەدا فیلمەکەمان پێشکەش کرد چەندین خەڵک لێرە بەشدار بوون لێرە کۆنێکشنێکی زۆر باشمان لەگەڵ دەرهێن فیلمەکەری جیهانی و فیلمێکەری کورد کرد لێرە. فیلمەکە لە 8مین فستیڤاڵی کوردی لە نیویۆرک بۆ ئامادەبوانی جیهان پێشکەش کرا. ئەم کورتە فیلمە دیکۆمنتاریە لە بنباری ژیاندا دەربارەی کوردەکانە کە لە ناوچەیەکی سەختدا دەژین و دەبێت لە لایەکی کوردستانەوە بۆ لایەکی تر تێپەڕێت کە خۆی یەک خاکە بەڵام بۆ 4 پارچە دابەش کراوە. ئەم بەڵگە فیلمە لێرە ڕانەوەستا و لە شاری ناشڤیلی ئەمریکا بە بەشداری قایمقامی ناشڤیل و نوێنەری هەرێمی کوردستان لە ئەمریکا و چەندین کەسایەتی تر پێشکەش کرا. ئەم فیلمە چاومان دەکاتەوە لەسەر ئەو بارودۆخە قورسەی ئەم خەڵکە تیا دەژین بڕینی ڕێگایەکی سەختی شاخاوی و بەفرین بۆ پێیاکردنی بژیوی ژیانیان. فیلمەکە بەباشی ئەم ڕاستیە پیشان دەدات کە گەڵی کورد زۆر خۆراگرن و بۆ بەدەهێنانی ئارمانجەکانیان تێدەکوشن. من ئەو فیلما 15 دقیقە بەهێز دیتن. پێویستە خەڵکی دەرڤە ڕاستیا vê فیلمێ ببینن و بزانن کە خەڵکی کوردستانێ لە ژێر بارێ ژیانەکە سەخت چاوە دژین بەڵام دیسانجی بەهێزن و پێداگیرن بۆ بەدەستئینانە پاشە ڕۆژێکە باشتر. ئێمە دوکمنتاریەکمان بینی دەربارەی کۆڵبەرەکان کە بارێکی قورس لەسەر شانیان هەڵدەگرن و لە عێراقەوە بۆ ئێران بەڕێگایەکی سەختدا تێدەپەڕن. بۆ من جێگای سەرسوورمان بوو کە ئەم ڕاستیەم بینی دڵم سوتا بۆ پیاوانەی هەموو شتێک دەکەنە قوربانی لە پێناو بەدەستهێنانی پاروێکنان بۆ منداڵەکانیان. فیلمی لە ژێرباری ژیاندا لە چەندین فستیڤاڵی جیهانی بەشدار بۆ و خەڵاتی باشی بەدەستێناوە لە چەند مانجی داهاتوو لە هیندستان و ئیسپانیا و پیرۆ و وڵاتانی دیکەش پێشکەش دەکرێت. جێگەی دڵخۆشیە کە دەبینی گەنجێک دەرهێنەرێکی کورد لە فستیڤاڵەکانی جیهان بەشداری دەکات تێیدا ڕیاکشنە خود فیدباکی ئەو کەسانێک کە بینەری فیلمەکەن فیدباکێکی زۆر زۆر باش دەبێت و لە هەمان کاتدا خەڵات بەدەستدێنێت تاوەکو ئێستاش بەردەوام دەبێت لە نمایشکردن. جێگەی خۆشحاڵی سەرەتاش ئاماژەم پێدا دێرین کە ئێستا لە هەرێمی کوردستان گۆڕانکارێکی گەورە ڕوویداوە توانای نوێ هەیە توانای باش هەیە گەنجانی کورد بیرۆکەی باشیان پێەیە جا دەمانەوێت لەسەر ئەم فیلمە بە تایبەت
بوەستین میوانمان هەیە کە هیتیتە دەرهێنەرێ بێ فلیمێ ئەڕۆ گەلمەدا تو گەلک بەخێر هاتی دەربی ڕیانیت باش کاکە بەیانی ئێوە و بەیانی بینەرانی کوردستان بیستار باش پێشەم چێکی ئەم دەستخۆشیل تەتکەین کووەکی گەنجێک تووشیای لە دەربەی وڵاتی فلیما خۆ نمایش بکەی و ئاستەکە گەلک باش بەدەست بینیتن من وێ لە هەندێ دەست پێ بکەم فکرا فلیمێ چاوا بۆ تەهات تە چاوا ئەفناوە بۆ دانا تە چاوا فکران دەکرد و تو بکە فلیمێک ئەس هێشتا بیرامتت ئەس 15 بوو 16 ساڵ بووم من شعرێکە سەیدە هێژە ئاەتای بیخواند دەربارەی کۆڵبەرە ئەوێ شعرە گەلە کاریگەری مەکرد هەر الوی دەمی من هەوڵدا من حەس هەبووە کە ئەس بشم ڕۆژێکی تشتێکی دەربارەی ژیانەوە وی خەلکی چێ بکەم چونکو ئەو خەلکە هەمی ڕێکێت لەوەتێ ناگرتن یە بریندار بن یەت ئێنا شەهیدکردن لێ ئەو سەر هەمی نەخۆشیە دێت زاڵ بووین و بەردەوام بووین من تێدا بەحس من وی فیلمیدا من بەحسە کۆڵبەرای کریب ئەپڕێە کۆڵبەرەدا من بەحسە کوردستان ئامازن کری چونکو کۆڵبەر نمونەیەکە دیارە ئەوی گەلینە لەمام ڤیا بەحسە ڤا کەسا بکەم و پڕیا کەسا بەحسە کوردستان ئامازم بکەم و تێدا پێشانی خەلکی جیهانی بدەم چونکو ئەم کورد ئەم دزانین کۆڵبەرکینە ئەم دزانین کوردستان چیە کێشن کوردستانێ چنە بەلێ خەلکی جیهانی نزانەتن کە کێشە و ئەو زەحمەتێت چەندن ڕاستە ئەز بەحس تراژیدیایەکێت کەم ئەز بەحس نەخۆشیەکێت کەم لێ ئەز هەمان دەمدا ئەز بەحسە هێزە کۆڵبەرات کەم و هێزە کوردستانێت کەم گول سەر هەمی نەخۆشیەک و سەر هەر ڕێگریەکێ یەت بەردەوام بووین و کۆڵ نادایە زۆر باشە کاکەهی دەزانین فیلمی درێژ یان فیلمی نۆرمال ئەوانەی کە دەبیندرێ سینناریوەیەکی دیاریکراوی هەیە ئەم فیلمە دەڕۆی کاتی وێنەگرتن دادەنەی ستاف و کاست و هەموو ئەمانە ئامادەیە تۆ دەزانی چۆن کار دەکەی بەڵام دیکۆمنتاری هەندێک قورسترە ینی هەندێک جار پەیوەستە بەوەی کە تۆ دەبی چاوەڕێ بکەیت چەند ڕۆژ بە مانگ تاوەکو دیمەنێکی سەرنجڕاکێش دەبینی بەشداری لە فیلمە دیکۆمنتارەکەی پێ بکەیت چەند ماندوو بووی بەم فیلمە چەند کاتت پێویست بوو تاوەکو فیلمەکەت تەواو بوو من چونکە دەرهێنەرە من بۆ دەرهێنەر باز دەکەم دەرهێنەری دۆکیومنتری جیاوازە لەگەڵ دەرهێنەری فیکشن بۆ نمونە دەرهێنەری فیکشن تۆ هەموو سینناریوەکەت هەیە تۆ بەپێی سینناریۆ دەڕۆی وێنە دەکەیت بەڵام دەرهێنەری دۆکیومنتاری تۆ هیچ پلانێکت هەیە بەڵام سینناریۆ دیتیل و نازام شوتوەن و سینوەن و سین تو هیچ شتانە نییە تۆ دەڕۆی وێنە دەکەیت تۆ کەسانێک دەن بۆ کامێرا قسە دەکەن لەوانەیە هەندێک وێنەی سەرنجڕاکێشت هەبێتن پێیایی بکەیت تۆ دواتر لە پۆست پرۆداکشن لە کاتی ئیدیتینگ ئەو جا سینناریۆیەک دروست دەکەیت تۆ تەماشای متریالەکە دەکەیت شتێکت هەیە بەپێی ئەو شتە ئەو جا سینناریۆیەک دروست دەکەیت بۆیە جیاوازیەکەی زۆرە و قورسای خۆشی هەیە لەوانێت تۆ پێویستت هەندێک بۆ نمونە فیلمی کۆڵبەرەکان تۆ کاتێک من ڕۆشتم وێنەم کرد زۆر قڕز بوو بۆ نمونە لەوێن دەر چەند ساڵ هەوڵمدا لەوێن دەر فیلمێک دروست بکەم بەڵام پێم نەکرا چونکە وێنەکردن لەم دەڤەرەدا زۆر قورسە جەبارڕێزکەی من وێکەوانەکی لەسە قسێتە وەرگرم لە تۆمارکردنا vê فیلمێدا تو تووشی چەند ئاستەنگا بووی تا چەند نەخۆشی بردن هەتا تو گەیشتیە و ئاستێک کوونکە تو تێدا لە دەرەڤەی وڵات فیلمێتە بێنە نمایشکردن ئاستێکی باش ببڕیتن بۆمە پیشە بەحسێوان ئاستەنگا بکە کە تو چەند ڕێکێکە زەحمەتدا تێپاری و چەند داب زەحمەتا تا تو فیلمەکە دیکۆمنتاری چێکەی بۆمە بخۆ زەحمەت بوو بەرم پۆڵ پشتا سەمی گەورەت بێژم گەلێک هەبوون بابە من گەلێک یعنی ئەز شم بێژم هەکەر بابە من نەبە من چجار نەشیا فیلمێکی دەربارەی بۆن چێ بکەم ئەو هەمی گاڤ ڕێنیشاندەرێ من بووە هاریکاریاوی مەشایە و ئەس شم بێژم هەر ساڵ هاریکاریەکە سەروەر محیادینیشی پرۆدیسەری فیلمی مە کۆنتاکت چێکردیم گەلێک جارە بەرینوکە پێکۆڵکردینە فیلمێکی دەربارەی کۆڵبەرە چێ بکەم لە گەلێک زەحمەت بووە لەوما من هاریکاریە پرۆدیسەری فیلمی مە کۆنتاکت گەل کۆڵبەرە چێکردە ئەم چویناوێری ئەشم بشم کۆڵبەرەخوا فیلمی چێکری چونکو ئەکیوپمنت کامیرا و تش بداینەوەنە وانە چەند یعنی پشتی چەند هەیڤ ئەو مەتریالە زەڤری بوومە هێنەرکو مەتریالێکی گەلێک مەزم بوو بووی مەتریالی مەشیا ئەوی فیلمی چێ بکەین تشتێکی بسانەهی نەبوو
ئەفکارە چکن ئەە هەوڵە چەند ساڵە بوو یا من بشم کارێکی سەروان زۆر باشە کاکەهی دوای ئەوەی کە فیلمەکە لە هەندێک لە وڵاتان لە فیستیڤالە جیاوازەکان نمایش کرا کاردانەوەی خەڵک ئەوانەی کە بینەری فیلمەکە بوون چۆن بوو هیچ یەکێک لە بینەرەکان هەبوو کوردستان نەناسی لە ڕێگەی ئەم فیلمەوە کوردستانی ناسیبێ یان ئەگەر کوردستانیشی ناسیبێ بە وردەکاریەی کە لە فیلمەکە هەیە ئەو زەحمەتی کە لە ژیانیاندا هەیە لە ڕێ ئەم فیلمە بزانێت من نمونەیەک دێنمەوە لە ئیتالیا لە میلان ئەو کات لە فستیڤاڵی دوێمە لە ترێنتێ نزیکەی زیاتر لە 7 وڵات بەشدار بوون فیلمی 7 وڵات سەدان دەرهێنەر لەوێن دەر ئامادە بوون بە هەزاران کەس بینەری فیلمەکە بوون بۆ من خۆش ڕاستە خەڵاتی یەکەمی بەدەستێنا بەڵام بۆ من ئەوەی لە خەڵاتەکە گرنگتر بوو ئەو کە دوای فیلمەکە خەڵکەکە دەهاتن پێیان دەوتم سنوورەکانی کوردستان تازە بزانین کوردستان ینی بەو شێوەیە دابش کراوە تازە بزانین خەڵکانێکن بم بەو شێوەی ژیان بەسەر دەبن ئێوە چۆن دەتوانن وا ژیان بەسەر بەرن لەسەر ئەم هەموو تەحەدایە ئێوە بەردەوام دەب ینی ئەوە بۆ من لە هەموو شتێک گرنگتر بوو کاکەی ئەوەی کە سیاست ڕەنگە بەشێکی بە هەندێک هۆکار نەتوانێت بیناسێنێ هوەر و وەرزش دەتوانێت بە باشترین شێوە پەیامی نەتەوەکەی خۆی بگەێنێت هەموو ئەو کێش و گرفت و معاناتەوە ئەو ناساندنی کولتوری وڵاتی خۆت نیشان بدەیت بەڕێزکەهی کۆڵبەری بۆ چ تا دیکۆمنتاریە کۆڵبەری هەلبژارد بە زەحمەتیا ژیاناوان یال بە هەندێک وەکتت بێ 15 ساڵیە سەرنجام من ڕاکێشە کووردا لە بوارێن جودا جودا زەحمەتەکە تەواوە بخۆڤە دیتە ئەس چێن بێژم هەر ماڵێکە کورد تراژیدیایەکە هەی هەر کەسێکی کورد نەخۆشیەکە بسەر هاڵی ئەدبەری نوکەدا ئەڤە هەمید ئەی کوردستان یا تژیە یعنی خزینە چیرۆکایە ئەڤە هەمید بنە چیرۆک گۆ بشێن بکەینە فیلم ڕۆژێکێ من گوتی من چونکە من چیرۆکە کۆڵبەرە وەکی من خان بوو بەرین و کە شعرێکە سەیدە عەزیز مایەتایی ویدا کاریگەری گەلێک میکرد ئەلوی دەمی من بەردەوام گوتی خۆ ئەس دەبێت فیلمێکی دەربارەی وانە چ پێم بۆ خۆشحاڵی بەم چێکرد دەمێ من فیلمژی چێکری فیلمی کۆڵبەرە ئەش من گەر سەیدەی مایەتایی باخم نەگوت شتێکی هەسڵی هەی ئەم حەسکەین شعراتە بکار بینی شعرە سەیدەی عەزیز مایەتاییبی گەلێک خۆشحاڵ بوو پشتین گێمە ئەو شعرە بوو سەیدەی عەزیز حەسەن شەریفی هینارتیە وی ئەو شعر کریە ستران ئەو ستران بووی فیلمی هاتیە چێکردن ئەدوی فیلمیدا پاتیا کار ئینان هەکەرە زفنا بۆ سؤالی جارێکە دی من وی فیلمی چێ بکەم لێ فیلمێندیژی هەنێک و هزرامدا ئەت پاشا ڕۆژێدا چێ بکەم دەربارەی کووردا چونکو هەکە ئەس بەحسی خاڵە خۆ بکەم شەهید دکتۆر مەهدی دەمێ ڕژێمە بازدا ئەو دکتۆر بوو لاین ڕژێمە باز هەڵتیە شایدکردن ئەف چیرۆکە هەمی گوهێت من داتێتە من گولێ دبی دایکا من گەلێک جە هەر زارروکینیە بەحسە خاڵە مکریە ئەس شم بێژم ئەvێ چیرۆکی کاریگەری مکریە حتان و کە من خەونێک هەیە و ئەس بشم ڕۆژێکێ بشم فیلمێکی دەربارەی داهاتوو دەبێت ڕەنگە ناڵێم سەداسەد بەڵام زۆر باشە کاکەی بێگومان لەم فیلمە دیکۆمنتاریە ڕەنگە تۆ بەشێک لە کۆڵبەرەکانت بینی بێ لە نزیکەوە وایە یان وێنەگرەکانت ئەمانی بینی بێ چۆن کاتەکانیان بەسەر دەبرد ینی چۆن باسی ژیانی خۆیان دەکردوێت ئەوەی تۆ بینیت چیرۆکەکانیان چی بوو چۆن بوو هەندێک باسی کۆڵبەرەکان لە ئینتەڤیوەکان لە قسەکردنیان هەموو ینی بەردەوام پۆزیتیڤ بوون ئەرێنی بوون ڕاستە ینی لەگەڵ ئەوەی ژیانیان زەحمەتە ینی لە زۆر کات ئەگەر مەزالێکیان هەبوو بێت شایان دەکرد پێکە و گۆران ینی ئەمە تۆ سیر کە کەسانێک بەو شێوەیە ژیان بەسەر ببن کە لە شوێنێکی زۆر حساسدان و بتوانن پۆزیتیڤ بن و کار بکەن و ئەرێنی ئەمە لە لای من زۆر زۆر سەرڕاکێش بەڕێزکەی کۆڵبەرە ئافرەتی شێت گەلمانە ئەم ڕۆڵێ ئافرەتێ لە بیر نەکەین ئەvە بووە مەسەلەن کو سەرنجا خەلکێ دەرڤەڕا بکێشیت بێژیت خانمێن کورد کۆڵبەریەتیکەن کۆڵ نەدایە بەحسی شتێکی هۆ کەسێکی بۆ تەکردیە و بێت ئەvێ گەلێک سەرنجام ڕاکێشە من شتێ ئەس پێخۆشحاڵ بوویم ڕاستە مە خانم هەنە کۆڵبەرن بەرینکە گەلێک دەڤەراندا کۆڵبەری کردە گەلێک کادا چونکو ئافرەتە کورد هەمی
بیانی ئەشێن بێژم هەمان ڕۆڵێ زەڵامای دیتی و بگرە پترترژی پترتر گەلێک دەمە پترتریش و بشێن ماڵباتە خۆ خدام بکەن بشێن ینی ئاژی دەست ناو دەستێ زەڵامت خۆشۆ بکەن. بەێ وی دەڤێک بۆ ماوێت نزیکی سێ هەیڤماوێ نەکردە من ماچ ئافرەت نادیتین لێ دەمی و کۆڵباری بکەن لێ ئەس نزم ڕەنگەل گەلێک جهێندی چونکو لوی لای سنووری مەنادیتنە بەێ لێنە دەدیتە لاین دیەن سنووری گەلێک جە ئافرەت ئاژی کۆڵباری کردە لەما چونکو من ئەس ناشم گەلێک بەحسەوەنا بکەم چونکو دەمێ وێ نەکردێدا ئافرەت لێرێ نادیتبوون زۆر باشە. کاکەهی ئەو فیلمە دیکومنتاریانەی کە لە کوردستان بەرهەم دەهێنرێ بە بڕای تۆ ئێستا ئاشتیان لە شوێنێکە پێ دوایە گۆڕانکاری بەگشتی لە بواری فیلمسازی لە کوردستان دروست بۆ ڕووی داوە؟ من ناڵێم ینی فیلم باس دۆکیومنتاری بە تایبەت ناکەم فیلم لە کوردستان لە ئاستێکی زۆر باشدایەنە ناوان ناڵێم بەڵام هەست دەکەم کە ڕۆژ بە ڕۆژ سینەما لە کوردستان بەرەو پێشبوونی گەشتبینی زۆر گەشت بینم بۆ نمونە لە نیویۆرک 400 فیلمی کوردی بەش لە بۆ فێستیڤالەکە ڕۆشن ئەمە نیشانەی سەرکەوتنە ئێمە دەبینین ئێستا خەڵک زیاتر ڕوو لە هۆڵەکانی سینەما دەکەن لە کاتێکدا کە لە پێشتر سینەما وەکو دەتوان بڵێم خەڵکانێک زۆر زۆر کاتە بودیان گۆ سینەما ئەسڵەن حرامە چۆن شتێکی وا دروست دەکەن بەڵام لە ئێستادا کە سیر دەکەین خەڵکانی زۆر ڕوو لە سینەماکان دەکەن دەبینین ئێمە چەند فێستیڤالێکمان هەیە لە کوردستان کە خەڵکانی جیهانی دێن بۆ ئەم فێستیڤالانە کە ئاشنا دەبن بە کللتوری کوردی بە کوردستان ئەمە نیشان بە بڕوای من ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێتن ئێمە لە داهاتوو دەتوانین بڵێن ئێمە سینەمای کوردستانمان هەیە بەڕێزکەیتە فلیماخۆل کوردستانی نمایش کردیە ئەگەر تەنەکردبی تەنیازە هەندێ هەیە نمایش من کوردستانی من بۆ چ فێستیڤاڵە نەهێناردیا وازبار نەکەم من ناویە بوو چونکو من فیلم بۆ خەڵکی کورد ناگیریە چونکە من خەڵکی جیهانی چێگیری ئەم کوردەکان دەزانم دەگەهین چێت بێت کاریگەری خۆشی هەند نابێتن بۆ کەسێکی کورد بەێ بۆ خەڵکی جیهانی چێت بتن کاریگەریەکە مازن ئەگەر لە فستیڤاڵیش نەبێ بیرۆکەت نییە وەکو نمایشم کردووە جارێکان نمایشێکی تایبەت بوو بۆ چەند کەسانێک بوو لە دهۆک لە ڕۆژی پێنجی یەکی پێنجی 2020 ئەگە ئێمەی بینەر حەز بکەین ببینین لە داهاتوودا بەڵێ لە داهاتوودا من هەموو کات هەر فیلمێکم دروست کرد بێتن دواتر ینی بۆ پابلیک بڵام کردێتەوە بەبێ هیچ ینی سانسۆرێک لە یوتیوب یانیش لە تەلەڤیزیۆنەکان چونکە بەڵام ئێستا بە بڕوای من ئەگەر لە یوتیوب بڵاو بکرێتەوە کاریگەری خۆی لە دەستدا بۆ فێستیڤالەکان سەرەتا بۆ فێستیڤالەکان دوای بۆ کەناڵ و ئەمە مافی هەر دەرهێنەرێکە کە بەم بەڵام دوای لانێ دوای ساڵێکی تر کە بۆ هیچ فێستیڤالێکی ترم نەنارد ئەو کات لە تەلەڤیزیۆنەکان بڵاو دەبێتەوە هەم تەلەڤیزیۆنە جیهانیەکان هەم لە ناوخۆلانە لە یوتیوب بێگومان لە یوتیوبیش بڵاو دەبێتەوە لە داهاتوو هیچ فیستیڤاڵێکی تر هەیە لە خەیاڵی تۆ یان داوت کرابی یان خۆت بتەوێ بینێری ئێستا وەکووتمان لە پیرۆ لە فاینەلستە لە میلان خەڵاتیەکەمی بەدەستێ نابوو لە ئەمریکاش بڵاو بووبەوە لە مانگی 12 لە پێنجی 12 لە هیند لە گەورەترین فێستیڤال largest travelling film festival گەورەترین فێستیڤاڵی گەڕۆک لە هیند بڵاو دەکرێتەوە کە لە 18 شاری هیند بڵاو دەکرێتەوە لە 18 شاری هیند بڵاو دەکرێتەوە بۆ ماوەی 3 مانگ لە وێندەر بڵاو دەکرێتەوە دواتریش لە ئیسپانیا بڵاو دەکرێتەوە لە وڵاتەکانی تری دەستخۆش کەیتەتیب زۆر سپاس کوچگەلمەدا بۆ بیا سەرکەفنا زێدەتر بۆ بابەتێکی ترمان هەیە دوێنێ بەداخەوە هەر پەیوەست بە فیلم و سینەما ئەمانە هونەرمەند زاهیر عەبدوڵڵا ئەکتەری دیاری کوردستان و تایبەت شاری هەولێر دوێنێ بەهۆی نەخۆش شێرپەنجە کۆچی دوای کرد کە زاهیر عەبدوڵڵا لە ساڵی 1958 لەدایک بووە لە ساڵی 2024 کۆچی دوای کرد یەکێک بوو لە ئەکتەرە دیارەکانی هەرێمی کوردستان بەشداری لە دەیان فیلم و دراما و شانۆ کردووە و لە سەردەمانێک ئەو خەریکی نواندن و شانۆکاری بووە کە ئەو کاتی ئەم کارە زۆر قرس بووە
دوای ساڵێک ململانێکردن لەگەڵ نەخۆشی 2000 بەم هۆی وەکۆچی دوایی کرد لەسەر وەسێتی خۆشی منداڵەکانی دوێنێ باسییان لەوەی کرد خێزانەکە و خانەوادەکە گوتیان بەر لەوەی کە لە گۆڕستان بینێژن داوای کردووە پیاسەیەک بەنێو کۆڵانەکانی تەیراوەدا بکات چونکە کتێبێکیشی هەیە بە ناوی تەیراوە هونەرمەند زاری عەبدوڵڵا و بەو هیوایان کە جێگەی بەهەشت بێ تەمەندرێژی بۆ کەسوکاری بۆ ئەو هونەرمەندانەی کە ماون لە کوردستان. بەێ هەکار لە یاریگەها لێگۆلاند لە وەنزۆر لە بریتانیا دارەکە کریسمسێ بە بلنداهیا زێدەتر 10 مەتران بە پارچەیەن لێگۆیە هاتیە چێکردن لەگۆڕ یەک ji تیمên avakirina wê darê derdora 3000 demjimêran ew bi çêkirina darê vemane ku tê de zêdetir 360,000 parçe hatine bikaranîn. Dareke bi zêdeyî 364,000 parçeyên Lego hatiye çêkirin. Dema ku zarok seredana komelgeha Legoland Windsor bikin wê yekem car vê dara bilind bibînin ku bilindahiya wê zêdeyî 10 metre. Tîma çêkirî jî derdora 3000 demjimêran pêve maye. Bilindahiya wê 33 pê ye. û 364,000 parçeyên Lego hatiye çêkirin. Ne her car bi heman riyê em modêlan bi parçeyên Lego çêdikin. Wekû vê dara li pişt min. Ji bo çêkirina tiştek wisa pêwîstî bi plan û demê heye. Ji bo amadekariyên Krîsmas ev komelgeh li ber seredankeran hatibû girtin. Tîmeke pispor jî kar li ser xemlandina komelgehê kirbû. Ne tenê dara Krîsmas lêbelê Santa û qezemên wî jî bi parçeyên Lego hatine çêkirin. Em gelek kêfxweşin got heftiya bêde ev cih têvekirin. Medar li her cihê hene. Ronahiyên ciwan jî hene. Modêlên Lego gelekin li vê derê. Medara Krîsmas heye got parçeyên Lego hatiye çêkirin. Xelk dikare li vê derê Santa Claus bibîne û digel wê û tîma müzîkê bigere. Rastî ev tiştekî gelekî xweş e. Krîsmas bê zilamê sereke ku bigere nava zarokan de û keyfê çêke derbas nabe. Lê Legoland jî ji bilî Santaya bi parçeyan hatî çêkirin, Santa û tîma wî dê di nava zarokan de bigerin, ku dê ji 23 Novemberê heta 4 Çilêya 2025 pêşwaziyê li zarokan bikin û dê gelek çalakiyên cûr bi cûr bi hev re derbas bikin. Merry Christmas! Welcome to Legoland! ئەمە بابەتەکانی ئەم ڕۆمان بوو تەورەکانمان دوو بابەتی گرنگ بوو بەتایبەت بابەتی گۆڕانی ژینگە و کەشەوە کە پەیوەستە بە ژیانی هەر تاکێکمان ڕاستەخۆ کاریگەری لەسەر تەندروستی هەر یەکێکمان هەیە و ئەو خۆراکانێک کە دەیخۆین ئەو هەوای هەڵدەمژین و ئەو هەوایانێک کە دەڕواتەوە بۆ ئاسمان و بۆ دەوروبەرمان ئەمە هەموو کاریگەری ڕاستەخۆی لەسەرمان هەیە بابەتی فیلمیش جێگای ئومێدا گەنجێک لە کوردستان فیلمەکان لە دەروە نمایش کراوە و خەڵاتی باشی بەدەستێناوە لە هەمان کادا توانیوەتی کێشە و معانات و گرفتەکانی کوردەکان هەر کوردێکی پارچێکی کوردستان بێت جێگەی خۆشحاڵی ئێمە بەێ هەکار درستی وایە هێویدارن جیا ڕازامەندیە هەنگۆ ببین گشت بڕگا و بابەتێتمە بدلێ هەوا ببن هەتا سوباهی و چەندین بڕگا بابەتێدی خۆدێت گەل هەوا بیتن کاتێکی خۆش.